وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە پشتبەسن بە ڕێکخراوە ناحکوومیەکان و بەشێک لە پەرلەمانتارانی عێراق و هەرێمی کوردستان لە راپۆرتی ساڵانەی خۆیدا چەندین زانیاری لەسەر بازرگانیکردن بە مرۆڤ لە عێراق و هەرێمی کوردستان خستۆتە ڕوو و تێیدا ئاماژەبەوە کراوە. تۆڕێکی بازرگانیکردن بە مرۆڤەوە باوکاری چەندین کەسایەتی ناوحکوومەتی هەرێم و دەستگای ئاسایش و پاسەوانی سنوور ئاوارەکانی ناو هەرێمی کوردستانیان کردووەتە ئامانج و بازرگانیان پێوە کردوون. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە راپۆرتی ساڵانەیدا سەبارەت بە بازرگانیکردن بە مرۆڤ ئاماژەی بەوە کردووە هەندێک کەسایەتی لە ناو هێزەکانی ئاسایش هێرەمدا کاراسانیان کردووە بۆ بازرگانیکردنی سێکسی بە ژنان و کچانی ناو کەمپی ئاوارە سوورەکانی هەرێمی کوردستانەوە. ئەوەش خراوەتە ڕوو لە شارەکانی بەغدە و بەسڕە ئاوارە سوورەکان لەلایەن تۆڕەکانی بازرگانیکردن بە مرۆڤەوە ناچار کراون لە ئوتێل و خانەی لەشفرۆشیەکاندا کاری لەشفرۆشی بکەن پاژەوەی لەلایەن ئەندامانی ئەو باندانەوە بەڵێنیان پێدراوە کە لە هەرێمی کوردستان جێگیریان بکەن. لە راپۆرتەکەدا ئاماژە بەوەش کراوە لە ساڵی 2015دا بەشودانی منداڵ لە ناو کەمپەکانی ئاوارە سووریەکانی هەرێمی کوردستاندا زیادی کردووە. باز لەوەش دەکات کە کچانی سووری لە کەمپی ئاوارەکاندا ناچار کراون کە بە منداڵی شوو بکەن یان هاوسەرگیری کاتی بکەن لەگەڵ هاوڵاتیانی عێراقییان ئاوارەکاندا. هەندێک بەرپرسانی حکوومەت هێرێمیش گوێیان پێنەداوە یاخود بەرتیلیان وەرگرتووە بۆەوەی ڕێکاری یاسای بەرامبەر بە ئەو کەیسانە نەگرنەبەر. لە راپۆرتەکەدا بە پشتبەسن بە میدیاکان ئاماژەبەوە کراوە لە ساڵی 2015دا بەرپرسێکی حکوومەت هێرێم بڕی $30,000 داوە تا سێ کەس لەگەڵ کچێکدا بکە هۆکاری پێدانی ئەو بڕە پارە زۆرەش لەبەرەوە بووە کە کچەکە پاکیزە بووە. ئەوەش خراوەتە ڕوو کە حکوومەتی عێراق بە تەواوی پێوەرە گیانەکانی بۆ لە ناوبردنی بازرگانیکردن بە مرۆڤەوە جێبەجێ نەکردووە بەڵام هەوڵی لەبەرچاو دەدا بۆ جێبەجێکردنی. لە راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکادا ئاماژە بەوەش کراوە توندوتیژی و نەبوونی کۆنتڕۆڵ بەسەر تەواوی وڵاتدا و کوردێنانی بودجە و کاریگەری ئاوارەکان بەتایبەتی لەسەر هەرێمی کوردستان بەردەوام بوونەتە کۆتوبەند بۆ کەمکردنەوەی توانەکان لە ڕوبەڕووبوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤەوە. باز لەوەش کراوە هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بەردەوام لە پێشخستنی ئەو خزمەتگوزاریانەدان کا پێشکەشی ئەو کەسانە دەکرێت کە لەژێر دەستی چەکدارانی داعش ڕزگار دەکرێن.